ئاستەوە دەکەین کە بەڕێوەچوونی سمینارێک و توێژینەوە پەرەپێدان لە کەلەپوری دیجیتاڵی سمینارێک بووە کە بەڕێوەچوو ئامان شتێدا بەرەو پێشبردننی زیاتری بواری دیجیتاڵی بۆ لە هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە هەوڵی زیاتر دەدرێت بۆ پەرەپێدان واروها توێژینەوە لە بواری دیجیتاڵی تایبەت بم بابەتە زۆر بەڕێز دکتۆر ڕۆژین کەمال پسپۆری دیزاینی ژینگە لە ستودیۆی بەیانی پرسات نیوز میوانە. دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس بۆ بینەرانتان. زۆر سپاس. دیارە چەندین ساڵە هەوڵە بەردەوامەکان دەبیندرێت هەستی پێ دەکرێت بۆ بواری دیجیتاڵی لە ئێستادا بەکوێ گەیشتووە؟ دەستخۆش میهرەبان خاگیان زۆر سپاس بۆ تەوەری بەرنامەکەتان و بۆ بانگهێشتکردنمان. ڕاستیەکەی مەسلەی وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد تەکنەلۆجیای دیجیتاڵی سیرەکەی لە هەموو لایەنەکانی ژیانمانە بەردەوام لە تێکەڵبوونایە. ئەگەر ئێمە ئێستا ئەم ستۆدیۆی هەر وەرگرین بە نمونە سیرەکەین چەند شتی ناوم ستۆدیۆیە لە کۆنا بە شێوازێک بووە، ئێستا بۆ بە شێوازێکی تەکنەلۆجیای دیجیتاڵی کاریگەری تێکردو و جۆرێک لە بە دیجیتاڵ بوون ڕوویاوە. ئەمەش تەمان ئەچێتە ژێر چەتری بوارێک و کە پێوترێت شاری زیرەک. لە شاری زیرەکی شا باسی چێکە ئەڵێ شاری زیرەک یەکسانە بە پێکهاتەی زیرەک. پێکهاتەی زیرەکەەوە یەکەڵەن حکوومەتی ئەلکترۆنی یاخود بۆ نمونە تەلارسازی دیجیتاڵی یا هاوڵاتی زیرەک یا ئیتر ترانسپۆرتیشن ینی سیستمی هاتوچۆی زیرەک لە نێوانیشیانە کەلەپوری کللتوریە بڵین کە ئەچێتە ژێر خانەی چیەوە هەم تەلارسازی دیجیتاڵی و هەم لایەنەکانی تر تێکەڵ ئەبێ پێوەی. طبعا کە ئەڵین چۆن وەکو تەکنەلۆجیای دیجیتاڵی کاریگەری کردوتە سەر ڕایکردنی کاروبارەکانی حکوومەت ئەوەی کە پێوترێ حکوومەتی ئەلکترۆنی هەماشە تەکنەلۆجیا کاریگەری کردوتە سەر بواری تەلارسازی و لەویشەوە و بوارانی پەیوەندیدارن کە وەکو بواری کەلەپوری کللتوری مۆزەخانەکان شوێنە مێژوویەکان. کەلەپوری دیجیتاڵی خۆی بە سروشتیش پسپۆرێکی نێوپسپۆریە یعنی بڵێ خۆی بۆ بە پسپۆرێکی تازە بەس چۆن نێوپسپۆری بە معنایەوەی چەند پسپۆرێکی جیاواز لە بواری علوم کۆمپیوتەرەوە بڵین زانستی کۆمپیوتەر لە بواری تەلارسازیەوە لە بواری تەنانەت میدیاوە کە زۆر کاریگەری هەیە تێکەڵ بوون لەگەڵ بوارەکە باسی ئەوە ئەکەن چۆن ئەزمونکردن لەگەڵ ناوەڕۆک و شوێنی کەلەپوری کللتوریا بگۆڕێ بەهۆی تەکنەلۆجیاوە چۆن مەسەر سەردانکردنێکی مۆزەخانە ئەگەر تەکنەلۆجیا بخەیتە ناوی یعنی چی؟ یاخود بینینی پارچەیەکی شوێنەواری یا بینینی بینایەکی مێژووی ئەگەر تێکەڵی تەکنەلۆجیا کرێ یعنی چی؟ ئەمەش تەمان تەتەورێک گەشەیەکی زۆری بەخۆ بینیەوە بە تایبەتی تا تەکنەلۆجیای ئەوەی پێوترێ ئیتیساڵات پێشکەوەی هەیە زیاتر ئەو کاریگەری ئەکات. ئەم بوارە بڵین بۆ بە سەبەبی ئەوەی گەشتیاری ئەلکترۆنی دروستکە گەشتیاری مەجازی دروستکە بەوەی کە پێویست نەکا کەسەکان خۆیان بڕۆن بۆ شوێنە گەشتیارێکە بەڵکو ئەتوانن معالمە تاریخیەکان بۆ نمونە سەیری بورجی ئیڤڵکەی لە پاریسەوە بەبێ بچیتە ناو بچیتە بۆ بڵین بۆ پاریس خۆی بتوانی بیبینی بچیتە لایەوەی نزیک بیتەوە سەیریکەی یا زانیاری وەرگری لەسەری کە ئەمەش بڵین بەکارهێنانی خۆی هەیە لە شوێنی خۆ بۆ نمونە لە یابان لە شوێنی کۆک یابانە بەکاریان هێناوە بۆ شوێنی پیر و پەکەوتخانەی پیر و پەکەوتەکان کە و کەسانە سیرەکەی مەحروم بوون ئێستا لەوەی کە بتوانن سەفەرکەن یا هەر کەس هەیە لەبەر دەخل ناتوانێت لە بەرلایانی دارایی سەفەرکە سێکی هەرلێکی وا دروست کراوە کە لە ڕێگایەکێک لەو عینەکە بڵێنەوە پێوترێ ڤیرچۆڵ ریاڵەتی واقعی مەجازی بتوانێت سەردانێکی مەجازی بکە بە شوێنەکانە بڕوە. اینجا ئێمە باسی بە دیجیتاڵ بوونەکەین. هەشتێ داخلی بە دیجیتاڵ بوون یعنی چەند سیفاتێکی تازە ئەهێنێتە ناوە کە پێشتر نەبووە بۆ نمونە ئێمە ئێستا ئەگەر لەم ستۆدیۆیە لەو حەیە هەڵواسرابێ وا دانین هینێکە گەلەریەکە یا با بڵین یەکێکە لە پێشانگاکانی ناو مۆزەخانەیەک یا شوێنێک ئەگەر هەڵواسرابێ لەو حەیەگە چین مەلای لەو حەکەەوە چۆن زانیاری لەسەر وەرەگرین بەوەی لەو حەکە ئەبینین و لەو حەکە چی لە لاوە نووسراوە و بڵین ئەو زانیارانی یەکێکی لێبێ بۆمان شەرحکە. بەڵام ئەم نەوع تەکنەلۆجیانە بوارێن تەنانەت بچیتە ناو لەو حەکە خۆیەوە لەو حەکە ئەنیمیتکە ینی بجوڵێنیتەوە ژیانێکی بۆ دروستکەیتەوە کە شتێکە ممکن نییە لە عالەمی واقعیا ڕووبە یاخود چەندها فرسەتی تر دروستەکە طبعا ئاستەنگیش دروستەکە لەبەر ئەوە لە بعضێک کەس هەیە جاری وایە ئەی منە هەستە هەمانە و هەستە نییە وەگەر بڕۆمە شوێنەکە خۆیەوە کە خۆی لە خۆیان ئەمەیە کە بواری توێژینەوە پەرەپێدانی پێگرێت. دکتۆر لە هەرێمی کوردستان چەندێک بەشی کەلەپوری توانیوە بە دیجیتاڵ بکرێت و لەم سمینارەشە چۆن باسیێنگاڵ باڵە دەستان خۆش بێ سوپاس بۆ بروژانی ئەو خاڵە ڕاستیەکەی وەکو بەڕێستان ئاگادارن بواری مەسلەی بە دیجیتاڵکردن لە بواری جیاواز لە هەرێمی کوردستانە دەستی پێکردو یەکێک لەوانە حکوومەتی ئەلکترۆنیە یا حتا بە زیرەکردنی پێوەری کارەبایی ئەوانە ئەوەش جۆرێکە لە شاری زیرەک بەڵام لە بواری کەلەپوری کللتوریە کەمتر هەبووە. خۆشبەختانە یعنی توانم بڵێم تیمە توێژینەوەکەمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش یەکەم تیمی نێوپسپۆریە کە بەو شێوەیە ئیشەکە بە بەردەوامی لەسەری و چەند پرۆژەیەکمان دروست کردووە بۆ ئەو مەبەستە کە ئەچێتە خانەی کەلەپوری دیجیتاڵیەوە
لە نێوانیاندا سەرا بدوێنە کە ئەگەر ئەو بەڕێزانەی سەردانی ئەوەی ڕۆژی سلێمانیان کردبێت چەند ساڵێک ئێمە بەردەوام پیشانی ئەین لە هەندێک چالاکی گشتی کەیە لە شوێنی جیاوازە پیشانمان ناو پرۆگرامێکیشمانەیە بە تەمای بچینە خوێندنگەکان بە تایبەتی لەگەڵ زانکۆکانە پیشانی بین لە چەند شوێنێک پیشانمان ناوە لە زانکۆکانە بە زمانەوەی هەوڵەکە فراوانکەین هەم بۆ ئەوەی بەرکەوتەی کەسەکان لەگەڵ ناوەڕۆکی کولتوریا جیاواز بێ کە ئەڵم بەرکەوتەی عنی چۆن بڵین ئێمە ئێستا گەربمانەیە دەربارەی مێژووی سەرا کەڵی لە سەرا بتوێنە یا سەرای مەجازیشمان هەیە سە هەر پرۆژەیەکی ترمان هەیە ناوی وەک من هەستکە کە تایە کەلەپوری دیجیتاڵیمان خستۆتە خزمەتی بوارێکی مافی مرۆڤەوە داکۆکیکردن لە مافی کەمینەکان بە تایبەتی کۆمەڵگە SD کە خوشک و برا ئێزیدیەکانمان ڕوبەڕووی قسەی ڕقی ناخۆش ئەبنەوە قسە کە پیان ئەوترێ ئەو پرۆژەیە لە ڕێگەی تێکەڵکردنی کەلەپور و هوەر و تەکنەلۆژیای دیجیتاڵیەوە و ئەکات کەسی بەکارهێنەر بخاتە جێگەی ئەوانەوە هەم کەلەپوری کولتوریەکان ببینێ هەم تێژ بگا و معاناتانەی کە ڕۆژانە لە شێوازی وشەیە قسەیان پێوترێ چۆنە بۆ ئەوەی هەست بە هەستی هاوسۆزی بجوڵێنین لە سەرا بدوێنەیە چۆنیە کەسایەتی مێژوەکانی مەگەرمانێت مەسەرەن دەربارەی مێژووی سەرا بخوێنینەوە شتێ وەرگرین زانیاری لەسەر سەرایە لەسەر کەسایەتی مێژوویەکان وەکو بڵین میرەکانی بابان یاخود شێخ مەحموود یا کەسایەتیەکانی حەبسەخانی نەقیب ئەختەری ڕەشۆڵ ئەو کەسانە سیرەکەی بێ یا کتێبێ بخوێنینەوە یاکێ بۆ مامکایسی ڤیددیوەکەین بەس لە ڕێگای ئەم پێشانگا دیجیتاڵی کە دروستمان کردو کە ئەچێتە خانی کەلەپوری دیجیتاڵیەوە بەکارهێنەر هەر لە ڕێی مۆبایلەکەیەوە پارچەکانی بینایی سەرامان وەکو وێنە دروست کردو بڵین ڕسم گرتووە ئەگەر بێت و مۆبایلەکە و بەرامبەر هەرێکێک لەو وێنانە بگری کارکتەرێکی مێژووی دەرەکەوێت قسەکەت بۆ ئەکا کە بە شێوازێکی کاریگەری تەفاعولیانە قسەت بۆ ئەکا و کوای قسە لەگەڵ خۆتە ئەکا حتا ئەو ئێستا حالیان لە سەرای مەجازیە و کەسایەتیانەمان بردوتە ناو ژوورێکی مەجازیەوە قسەت بۆ ئەکەن لە ڤێرژنی داهاتووە کە خەریکین لە ناو بینای سەرا خۆیە ئەگەر بێت و مۆبایلەکە و بەرامبەر بە هەر ژوورێک بگری کارکتەرەکە لە ژوورەکە خۆیان دروستە بێتەوە بڵین قسەت بۆ ئەکا کە ئەمەش ئەزمونکردنێکی جیاوازە لەوەی کە گەربێت و لە شێوازی تەقلیدیا کە بچیتە بۆ بینایی سەرا هەر بەس داروبەردەکە بینی یا شتانابینی کە دانراوە بەڵام ئێستا سێرەکی چیرۆک وەرەگری و لە نەتیجەیە ئەزمونکردنە بۆ شوێنەکەن جاوەکو ئەندازیاری تەلارساز ئەوەیە لایەنەکەی کە بواری توێژینەوە پەرەپێدانی وەکین زانین ئەم ئەزمونانە کە دروست دەکەین ئەم ناو پێشانگایانە کە دروست دەکەین کاریگەری چۆنە لە سەر بەکارهێنەر کە بڵێ ئەوەیە ئەی پێوین نمونە لە هەر دیجیتالکردنێکی کەلەپوری بەڕێستان وەکو ئەندازیاری تەلارساز کەسێکی تر وەکو مێژنووس کەواتە ئەبێت تەواو بابەتەکان ڕەبتیان هەبێ بەیەکەوە تا بتوانن یەکێک مێژوویەک ئەرشیف بکە گەڕانەوەیەک لە دیجیتالدا دەستە خۆش بێ ڕێک بیزەبت واهەیە چونکە ئێمە جاری وا هەبووە مەسەلەن هاتوین دیزاینمان کردووە ئەزمونونەکە کە چۆن کەسەکە داخل بێت چۆن ژوورێ دیزاینەکەڵی چیتیا بێ لە ناو ژوورەکە یا بینایەک لە سەرجادەکە چۆن بۆی بڕۆی چیە بینی ئمە دیزاینکردنە بەڵام ئەگەر مێژووناسێکمان لەگەڵانە بێ ناوەڕۆکی دەقیقمان پێ بڵێ یا پێمان بڵێ ئەو زانیاریە مێژوویە هەیە سیرەکەی ئەزمونونەکە هەر بەس وەکو یاریەکی ناو کۆمپیوتەرکەی لەبەرەوە ئەسڵەن پێویستمان بە زمانەوان بووە چەند جار بۆ نمونەکەی سومانە کەسایەتی شێخ مەحموود دروستکەینەوەی سومانە چ زمانێک چۆنیش قسەی کردووە بەکاربێنەوە بۆی کەسەکە هەستکە هەر بکو چۆن وەکو فلیم ئینتاجەکرێ بەڕاستی مخریجی هەیە یعنی هینی هەیە سیناریستی هەیە ئەو نوع پرۆژانە ئەوەنە بە سروش نێو پسپۆریە لە هەمان کاتیشا پرۆگرامەرمانەوێ بۆی بتوانێت ئەو ئەزمونە دروستکە جاکە ئەڵم سروشتی نێو پسپۆریە باسی بیزەبت ئەو لایەنانەیەکەم بەڵێ دکتۆر ئەگەر بە ئەم دوایمین سیمینار لەسەر ئەم پرۆژەی بە دیجیتاڵێ باس کراوە و کاری لەسەر کراوە دەرەنجامەکانی چییە ویستانە ڕێگەی ئەم سیمینارەوە چی بگەێنێ دەستخۆش زۆر سپاس دەکەم بۆ بروژانی و خاڵش ڕاستێکی ئەم هەوڵانەمان لە پێشکەشکردنی سیمینار لە بردننی پرۆژەکانمان بۆ ناو کۆمەلگا بەرزکردنەوەی ئاستی هوشیاریە هەم دەرباری بوو ئەم بوارە کە لە گەشەکردنایە هەم هەوڵێکمانە بۆ پەرەپێدانی کەلەپوری کولتوری چونکە ئێمە لە سەردانکردنی مۆزەخانەکانمانەوە کە خۆشبەختانە ئێستا بەهۆی خوێندنگاکان کە سەردانیەکەن لە بەردەوام لە زیادبوونایە بەڵام بە ئام توێژینەوەیەکمان کردبوو عدەدی پێش ئەوە عدەدی کەسانی بڵین سەر و 18 ساڵ کە سەردانی مۆزەخانەکان کەن زۆر کەمن بە تایبەتی خەڵکی شارەکە یعنی ئێمە ئەچین چی ئەکەین ئێمە بەهۆی ئەوەوە ئەزمونێکی جیاواز دروست دەکەین لەگەڵ کەرتی کەلەپوری کولتوری لەگەڵ مۆزەخانەکانە بەهۆی ئەوەوە ئاستی هوشیاری دەربارەی گرنگی و سوودەکانی کەلەپوری کولتوری زیاکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دکتۆر دووبارە جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەو پرۆژێ ئومێد دەکەین هەمیشە لە با بڵین هەنگاوی گەورەترا بن بۆ بەدیتالکردنی ئەو جۆرە پرۆژانەیە دووبارە سپاس بۆ دکتۆر ڕۆژین کەمال سپۆری دیزاینی ژینگە.